ڕێکخراوی هاواری خێرخوازی نووسینگەی سێ سادق ئەمڕۆ سپاس بەخوای گەورە موچەی مانگەکانی 2024 دابەشەکەین بەسەر منداڵانی بێباوکدا کە سپاس بەخوای پەروەردگار ڕێکخراوی هاوار وەکو ڕێکخراوێکی ناحکومی لە ڕۆژی دامەزراندن و لە ساڵی دەست بەکاربوونیەوە بەردەوام موچەی منداڵانی بێباوکی دابەش کردووە. ئەم ڕۆژ خۆشبەختانە ئێمە موچەی مانگەکانی 1970 دابەشەکەین لەگەڵ ئەوەشدا کە سپاس بەخوای پەروەردگار هەندێک جلوبەرگ و قرتاسیە وەکو پێداویستەکانی قوتابخانە جانتا و قەڵەم و دەفتەر و شتانشمان بۆ هێناون و دابەشەکەین بەسەریاندا. ئەوەی کە دابەشی دەکەین بەسەریاندا ئەمڕۆ نزیکی 9 ملیۆن دینارە کە دیارە ئێمە لەلایەن خێرخوازانی خۆشەویستەوە هاوکاری دەکرین لێرە و جێگەی خۆیەتی کە دەستخۆشی بکەین لە خێرخوازانی خۆشەویست خوای پەروەردگار پاداشتی بەخێریان داتەوە لە ڕێگەی ئێمەوە هاوکاری ئەو منداڵان بێباوکانە دەکەن. ئارە بەخوا من خۆ ئاگای حالی ئەڵێم نەمەعاشمانێ هیچ شتێکمانە کەرەمی خۆ ئاغ بۆ خوای گەورە ئەمە خێرخوازەیە دوعای خێرتان بۆکەین بۆ هەر هەمووتان بەچووکترین کە جاری وا بووە بەخوا نەوت نەبووە لە ماڵمانان بە نەوت بە هەموو شتێ هاوکاریتان کردین خوای گەورە هاوکارتانوێ ئیشەڵڵا و دوعای خێرتان بۆکەین بۆ مامۆستاعەتا بۆ ئێوە بۆ خێرخوازەکان بۆ هەر هەمووتان دوعای خێرتان بۆکەین ئیشەڵڵا و بەخوا من خۆم وەکو خۆم دائیمە 5 دوعای خێرتان بۆکەم بۆ هەمووتان بۆ ئەوانەی کە بچووکترین شتە نێرن بۆ ئەم مناڵە بێباوکانە.